چەمکی جێندەر و سەلەفیزم ئاگر بەردەداتە پەیوەندیەکانی نێوان باوەڕداران بەو دوو چەمکە کارگەشتۆتە ئاستی تۆمەتبارکردنی یەکتر. بەشێکی زۆر لە چالاکوانان و نووسەران و ژنان کەمپەینێکی ئیمزاکۆکردنەوە دژی گەشەی سەلەفیزم کۆ دەکەنەوە و تۆمەتباریان دەکەن بە بڵاوکردنەوەی بیری توندڕەوی و تەخوینکردنی ژنان و شێواندنی کەلتوری کۆمەڵگا و پێیان وایە خودی دین بێبەریە لەم دیدە توندڕەویە. ئێمە لێرەیە باس لەوانکە کە هەر ئەو واژۆشی کۆمان کردوەوە ئەڵین دەوڵەتی عێراق دەوڵەتێکی دیموکراتیە. لە دەوڵەتێکی مەدەنی و دیموکراتیە هەموو کەسەکان ئەتوانن ئیسلامیەک ئەتوانێ کاری خۆی ئەنجام بە، کەسێکی مەدەنی ئەتوانێ، کەسێکی عیلمانی ئەتوانێ. بەداخەوە کە ئێڵم هەندێک لە کەسانن کە خۆیان نازانن ئەساسن چیانەوێ و بەناوی دین و بەناوی خۆ بەڕای خۆیان کە ئەم جۆرە کەسانی کە چالاکوانن بە ژن و بە پیاوەوە ئەیانوێ خێزان تێک بن بە پێچەوانەوە. ئەمە بیرروڕای خۆیان بە پێچەوانەوە کارەکەن. هەرچی باوەڕدارانی سەلەفیشن ڕای پێچەوانەیان هەیە و پێیان وایە بەکارهێنانی خودی چەمکەکە وەک سەلەفیزم لێدانە لە فکرەکە. هاوکات پێیان وایە کارکردن بۆ پرسی جێندەر لە هەرێمی کوردستاندا نکۆڵیکردنە لە بایۆلۆژیا و ڕەگەزی نێرومێ و جوڵاندنی ئەم پرسە دەستی دەرەکی لە پشتە و ئەوانیش دەڵێن دژی کللتوری کوردەواریە و قبوڵی ناکەن کۆمەڵگە بەلاڕێدا ببرێت. سەلەفی بوونیە سەلەفیزم و ئەو شتانە کە خۆیان بەکارێنەوە الفاظانە وەکو تەعنێک بۆ ئەو وشەیە. تۆ بیهێنی بتەوێ بیکەی بە کللتور بیسەپێنی بەسەر میلەتێکە کە ئەم میلەتە دینێکی گەورە و گرانی هەیە و چەند ساڵە تەطبیقیەکە و جێبەجێیەکە و وابەست هەیە پێوەی هێشتا بێ بڵێ من شتێکم نەهێناوە مخالفەی ئەم کللتورە و ئەم دینە و ئەم میلەتە بێ وڵامە درۆیەکی زۆر گەورەیەکی و ئەوانەی داکۆکیەکەن لەم حەقیقەتە بێ تەخوینیان کەیت و بە سەلەفیزم و نازانم بە سیاسی و بابەتانە ناویبەری ئەمە دیسان بوختانێکی گەورەیەکی. مامۆستایەکی ئاینیش لەسەر پرسەکە ئاماژە بۆ دەکات ئاین وەک جەوهەر بێبەریە لە هەر تونند و تیژیەک و چەتری کۆکردنەوەی هەموو جیاوازیەکانە بۆیە دەبێت یەکتر قبول بکەن. تند و دژی پەتاتەن قەتعیەن نییە. لە زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە 63 ساڵ ژیاوە 23 ساڵ حکمێکی زۆر تامی زۆر بەقووەتی زۆر باڵادەستی کردووە یەک خوشکی بەڕێز یەک ئافرەتی بەڕێز خۆی وازی نەهێنا داری حەدی بەسەرا تەطبیق کرا. ئیسلام بۆ جەنگ و قیتال و ئەوە نهاتووە. ئیسلام دینی ڕەحمەت و سەلام و ئاشتیە. سەرباری ئەو مشتومڕانەشی کە لە نێوان باوەڕدارانی سەلەفی و لایەنگرانی پرسی جێندەر هەیە بەڵام دەبێت بوترێت کۆمەڵگە و هاوڵاتیان جیاوازیەکانیان لە هەناوی خۆیاندا جێگە کردوتەوە و نەبۆتە هۆی لێکترازان لە یەکتر. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.